من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئیمامی ماوەردی یەکێکە لە گەورە بیریارە ئیسلامیەکان کە خاوەنی فکرێکی زۆر قوڵە بۆ ژیان. ئەم کتێبەی کە دایناوە بە ناوی ئەدەب الدنیا والدین، دنیای خستە پێش دین. چونکە ڕەئی ماوەردی ئەو هەیە ئەگەر حاڵی دنیای ئینسانەکان باش نەبێ، حاڵی دینیشیان باش نابێت. بە پێچەوانەی ئەو فکرانەوە کە لە دوای ڕوخانی خلافەی ئیسلامیەوە هەمیشە و تویانە ئەگەر ئێمە دینمان باش بێت دنیاشمان باشە بێت. ماوەردی لەگەڵ سێ خەلیفە ژیانی بەسەر بردووە. لەگەڵ ئەم سێ خەلیفە قاضی القوضات بووە لە زەمانی ئومەوی و کۆتایی زەمانی ئومەویەکانە. کۆمەڵی یاسای بۆ ئێمەدا ڕێژە ما تەصلح به حال الدنیا، حاڵی دنیامان چۆن ڕێک ئەبێ، ساز ئەبێ، ژیان سازی لە حاڵی دنیامانە چۆن ئەبێ. لە ناو ژیان سازیە باسی ئەوەی کرد کە ئەگەر مرۆڤ خۆی ساز نەبێ لە ناو ژیانێکی سازە، ژیانەکەی هەر ساز نابێ. ئەی مرۆڤ چۆن ساز ئەبێ؟ فەرمووی مرۆڤ بە چەند شتێک ساز ئەبێ. کۆمەڵی یاسا و قاعیدەی دانا. فەرمووی یەکەم دانا ئەگەر نەفسێکی زۆر مطیعی هەبێ، گوێڕایاڵی بێ، لەژێر چنگی خۆیان بێ، هەوا و ئارەزوو زاڵ نەبووێ بەسەریا. ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە ئەم مرۆڤێکی ساز دەرئەچێ. دووهەم فەرمووی الألفة الجامعة، چەندێ مەحەبەت و خۆشەویستی بڵاو کاتەوە لەسەر زەویە بە ئەنواعی جۆری خۆشەویستی و مەحەبەتەکان کە باسییان ئەکا. فەرمووی مرۆڤ ساز ئەبێ. سێهەم مادەی کافی هەبێ بۆ ژیان، ئەوەندەی کە پێویستێتی هەیبێت و حاجەی دەستی نامەرد نەبێ، عینەن ئەبێتە ئینسانێکی ساز. ئێمە لە خاڵی دووەمە لە مەسئلەی الألفة الجامعة ژیان بەسەر ئەبێن. فەرمووی ئەو شتانە کە واد لێ ئەکا پەیوەندی کۆمەڵایەتی ئینسانەکان بەهێزکا و ژیانیان سازکا بریتێ لە دین. برایەتی دینی، خوشکایەتی دینی بابەتێکی زۆر گەورەیە، لە پێش هەموو شتێکەوە دانا. فەرمووی زۆر کات ئینسان لە برای نەسەبی خۆی تووشی کێشە ئەبێ، حەو جاری وهەیە برا ئەکوژێ. بەڵام مەسئلەی دین بەهێزترین شتێکە کە ئینسانەکان پێکەوە گرێ ئەدا. بۆیەش فەرمووی هەر هەڵەیەک لەم مەسئلە بکرێ، بۆی زۆر کات ئەبینی زۆر بە تەبیعی کەسێک فتوای کوشتنی کەسێک ئەدا، بۆی بە برای خۆی نازانێت لە دینە، چونکە بە برای خۆی زانی تەواو. بۆی مەفهومی برایەتی هەتا وەکو گەشەی پێ بدرێ ئینسانەکان سازتر ئەبن. دوای فەرمووی نەسەب زۆر گرنگە، چ بۆ سەرەوە دایک و باوک، چ بۆ خوارەوە، چ ئەولادەکان. عینەن ئولفەت دروسەکە، لە نێوان کۆمەڵگایە مەحەبەت و خۆشەویستی دروسەکە. دواتر باسی کرد فەرمووی موساهەرە، ژن و ژنخوازی بە هەموو شێوازەکانیەوە ئەبێتە مای خەیر و بەرەکەتێکی زۆر گەورە. ئەم خەیر و بەرەکەتە وەها ئەکا کە ئولفەتێکی زۆر بەهێز لە نێوان ئەفرادی کۆمەڵگایە دروست بکات. لە باسی ژن و ژنخوازی تقریباً 2 دەرسێک هەر باسی ئەومان کردو. چۆن ئەم دوو عائیلە بۆ یەکتر ئەتوێنەوە، چۆن لە پێناوی یەکترە لەگەڵ یەکترە مامەڵە ئەکەن، ئەم دوو کەسە چۆن بۆ یەک ئەژین، و ئەم دوو بنەماڵەیە چۆن بۆ یەکتر ئەژین. ئەو بابەتێکی گرنگە. ئەمڕۆ ئەمەیە لە خزمەتانە لە دوای دەرسی پێشوو باسی ئەوم کرد کە ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم کە فەرمووی ئافرەت لە پێناوی 4 شتە ئەخوازرێ، یا جەماڵیەتی، یا نەسەبیەتی، یا ماڵیەتی، یا دینیەتی. فەرمووی ئافرەتێکی دیندار بخوازن ئەبێتە مایە ئەوەی کە دنیاتان بە کامیلی دەستکەوێت. هەموو شتەکانی تر لە پێناوی دینە، چونکە دین ئەساسیاتی گەورەیە. و هەروەها بەنسبەت ئافرەتانەوە فەرموویەتی ئەو کەسەی کە هەڵی ئەبژێرن تەنها دین مەرج نییە، دینیش و ئەخلاقش.
هەردووکیان پێکەوە گرنگ. ئەمڕۆ مێ لە خزمەتانە باسی سێ حاڵەت کەم کە ماوەردی باسی ئەکا ئەفەرمێ هەموو پیاوێک کە ژن ئەخوازێ سێ مەرام لە پشتی سەریەوە هەیە، لە پێناوی سێ شتا ئەیخوازێ. ئەبێ مەقسوودەکەی خۆی دیاری کردبێ ئینجا هەنگاو بنێ بۆ ژنێنە، بۆچی ژن ئەهێنێت. دواتریش باسی ئەوکەینێ ئافرەتێ بۆچی شوو ئەکا، ئەینەن ئەبێ مەرامی خۆی دیاری کردبێت لە حەیات. ئەگەر مەرامەکەی دیاری نەکردبێت نەجاحەت ناهێن. ئەمڕۆ ئێمە یەکێک لەو شتانەی کە ئەبینین زۆرینەی فەشل کە دروست ئەبێ ئەوە نییە هەر لە کوردستانە فەشلی سیاسی و فەشلی کۆمەڵاتیە، وەڵا فەشلی زەواج. چەند ئافرەتمارە ئەوڕێ چەندێک تەلاقە در ڕژێ تەلاق مەخەریکە زیاترە یا بەرابەرە لەگەڵ مەسەلەی نیکاحە لە ئاستی هەموو هەرێمی کوردستان، کە بۆ ئەم پرۆسەیە پێش هەنگاونان بۆی ئولفەت دروستکە نەک نوفرەت، خۆشەویستی دروستکە نەک ڕق. ئەبێ ئینسان هەدەفەکەی خۆی دیاری کردبێت لە مەسەلەی زەواجە، سەواء خێزانی یەکەمی بێ، خێزانی دووهەم بێ، سێهەم بێ، چوارەم بێ، ئەبێ ئیلا هەدەفی خۆی دیاری کردبێت بۆچی ئەیوێ ژن بهێنێ. ئەفەرمێ ماوەردی فەوائید زۆرە لە مەسەلەی ژن هێنانە و لەو ئەچێ زۆری نەمان ئەمە لە مێشکمانە بڵێن بۆی دینمان کامڵکەین. ئەفەرمێ لە ڕووی دینەوە تەواوە ئەم قسەی. هەموو ئینسانێک محاولە ئەکا دینەکەی کامڵکا بە مەسئلەی زەواج، هەموو پیاوێک و هەموو ئافرەتێکیش ئەینەن لە پرۆسەیەکی زەواجە دینەکەی خۆی متەکاملکە یان نیوەی دینەکەی خۆی دەستکەوێت. ئەو مەرامانە چین لە ڕووی دنیاییەوە کە پیاوەکان هەنگاوی بۆ ئەنێن و بە پێی مەرامەکانیان ئەبێ بڕیار لەسەر جۆری ژنەکان بدەن کە کێ هەڵئەبژێر. ئەفەرمێ یەکەم جۆری عەقد کە پیاوەکان مەرامیان هەیە و هەنگاوی بۆ ئەنێن بریتێ لەوەی کە لە پێناوی مناڵە، ئەیانەوێ مناڵیان زۆر بێ، وەچەیان زۆر بێ. ئەفەرمێ هەر کەسێ ویستی ئەمە بکات ئەبێ بگەڕێ بە دوای ئافرەتێکە کە زۆر گەنج بێ. ئەفەرمێ حوکەمای کۆن وتویانە باشترین مناڵێک لە ئافرەتت ببێ لە نێوان 20 بۆ 30 ساڵی ئافرەتەیە، لەو بینە هەر مناڵێکی ئەبێ ئەو مناڵە زۆر گەشە سندوو ئەبێ. و پیاویش لە نێوان 30 بۆ 50 باشترین ئەولادەکانی خۆی ئەخاتێ. بۆیە فەرموویانە ئەلەو نێوەندا ئافرەت باشترین کەس پێشکەش ئەکا بە کۆمەڵ. ئەگەر زۆر مناڵی ببێ، ئەگەری هەیە مناڵەکەی جۆرە لە نوقسانی یا کاڵفامی یا تەواو نەبوون یا نەحیفی لاوازی هەبێ و ئەگەر عمریشی گەورە بێ بە هەمان چش. بۆیە ئەفەرمێ باشترین کاتەکان کە ئینسان هەڵی بژێرێ بۆ ئەم جۆرە پرۆسەیە بریتیە لە 20 بۆ 30 لەو نێوانە. ئەفەرمێ بەتابەتی ئەگەر لە بەشی خوارەوە بێ، بۆ نمونە ئەگەر ئافرەتێکی هێنا 18 ساڵ بوو هەتا وردەوەدا ئەگاتە 20 و وردەوەدا مناڵی ئەبێ و هەتا 30 گەشەی باشترین کاتی ژن و پیاوە بۆ ئەوەی مناڵێکی زۆر تەندروست بخەنەوە بۆ ناو کۆمەڵگا. و ئەو پیاوە کە هەدەفی مناڵە لە مەسئلەی عەقدی زەواجیە ئەبێ ئەمەی لە پێش چاو بێ کە باشترین ئولفەت بۆ ئەو لەو پێناوە دروست. ئەگەر هات و هەنگاوی نا بەو ئاڕاستەیە کە ئافرەتێکی گەنجی خواست لەبەر پێناوی مناڵەکانیە ئەبێتە مای خێرێکی زۆر گەورە بۆی. معاذی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ عەلەیکم بالئەبکار، کچ بخوازن فإنهن أكثر حبا، خۆشەویستیان زیاترە، ئەنتەق و ڕەحمەن لە ڕیوایەتێکە ڕەحمیان زیاتر مناڵ ئەداتەوە و ئەرضا باليەسیری بە کەم ڕازین لەگەڵتانە. زۆر گرنگە لەم پرۆسەی مناڵە یەکەم ئەم بابەتی گەنجیەی ئافرەت ڕەچاو بکرێت، دووەم مەسئلەی خزمەتی. لە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم هاتووە نەهی کردووە کە قەرابە قەریبە بخوازی، یعنی ئافرەتی زۆر نزیکی خۆت. قەرابە قەریبە بریتێ لە پورزە، بریتێ لە ئامۆزا، بریتێ لە خاڵۆزە، ئەوەی کە تەنها یەک زا لە نێوانتانایە. بەڵام شتێکمان نەکوێتە قەرابە بەعیدە. قەرابە قەریبە بریتێ لەوە یەک زا لە نێوانتانایە، مەسەڵەن ئەوە ئامۆزاتە. قەرابە بەعیدە باشترین جۆرە کە هەڵی بژێری لە پێناو ئەولادەکانە کە بریتێ لە ئامۆزازا، پورزازا، یعنی دووزا ئەکەوێتە نێوانەوە. ئەفەرمێ ئیمامی عەلی لەگەڵ سەیدەتنا فاتیمە دیقەت ئەدەی ئیمامی عەلی ئەکاتە ئامۆزازای بە دووزە بە باشترین جۆری زەواجیش بڕیایی لەسەر ئەدەی.
بۆیە لەگەڵ گەنجێتەکە ئەبێ مراعاتی ئەو حاڵەش بکرێ. حتا ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ قومی بەنی السائیبی بینی سێری کرد مناڵەکانیان زۆر لاوازن. قومێک بوون لەناو مەدینە، هەندێک فەرموو لە ئەطرافی مەدینە هەمیشە لە بین یەکترا ژن خوازیان ئەکرد. فەرمووی یا بەنی السائیب قد ضویتم، هەمووتان ضعیف و لاواز بوون، فانكحوا في الغرائب، چون ئافرەتی غەریبە بخوازن هەتاوەکو ئەو نەحیفە ئەو لاوازیەتیاتانە نەمێن. کەوابوو هەدەفی یەکەم بریتە لەوەی کە ئەم ئینسانە پرۆسەیەکی زەواج دروست ئەکا لە پێناوی چێ؟ لە پێناوی مناڵ. پێویست ئەکا ئافرەتێکی لاو بخوازێ هەتاوەکو بتوانێت وەچەکانی ڕێک و تەندروست. تەسەوڕکەن ئەگەر ئافرەتێکی گەنجی خواست و ئەولادی بوو ئەوان ئولفەت، مەحەبەت، خۆشەویستی پەیدا زیادەکە لە نێوانیانە. ئەی ئەگەر خودی ئەم کەسەی کە هەدەفی مناڵە چوو ئافرەتێکی بە عومری هێنا، طبعا هەدەفەکە نایەتە دی لە حیاتی ئەمە، دواتر ئەبێتە بەڵا بەسەریەوە. ئەم ئەبێتە بەڵا بەسەر ئافرەتەوە، ئافرەتێش ئەبێتە بەڵا بەسەر ئەوە، کێشە و مەشاکل و نفرەت و ڕق و کینە ئەوانە دروستە بێت. بۆیە ئەبێ هەدەفەکە دیاری کرابێ، لە پێناو هەدەفەکە جۆری ئافرەتەکەش هەڵبژێرابێ کە زۆر گرنگە هەر پیاوێک ئەم هەدەفە لە ذهنیەتی مەسئلەی مناڵ ئەم یاسایی ماوەردی جێبەجێکە کە ئافرەتێکی لاو بخواز. جۆری دووهەم ئەو پیاوانەی کە تایبەت لە خێزانی دووهەمیانە هەمیشە هەوڵ ئەدەن ئافرەتێک بێنن کە کاروباری ماڵیان ڕێکخە، مەشاکیلی ماڵ کەم بێتەوە، هەندێ نوقسانی هەیە لە ماڵە کە بە یەک ئافرەت ناسێ بەڕێوە، ئافرەتی دووەم پڕی کاتەوە چارەسەریک. ئەم کەسانە ئەگەر بێن ئافرەتێکی لاو بخوازن هەمیشە زەرمەند ئەبن. بۆ؟ چونکە تەدبیری ماڵ بە ئافرەتێکی لاو و گەنج ناکرێ، بە ئافرەتێکرێت کە عومری هەبێ. بۆیە ڕەحمەتی خوا لە ماوەردی بێ ئەفەرمێ ئەو کەسەی کە ئافرەت هەڵەبژێرێ بە غەرەزی ئەوەی کە ماڵەکەی تەکبیرکە و تەدبیرکە و ڕێک و پێکە، ئەبێ ئافرەتێ بخوازێ کە خاوەن خیبرە بێ، خاوەن مەعریفە بێ، بزانێ ماڵ چۆن ئەبا بەڕێوە، عمریشی تا ڕادەیەک سەرکەوتە بێ، تێگەیشتە بێ لە ژیان و ئازارەکان و ناڕەحەتەکانی ژیان. واتە هەدەف لەمەیانە مەسئلەی پرۆسەکە پرۆسەی مناڵ نییە. پرۆسەکە بریتێ لە پرۆسەی ڕێکخستن و تەرتیبکردن و سازکردنی ماڵ و سازکردنی ژیانی کەسەکە. جاری وایە کەسێک زۆر میواندارە، ئەوێ ئافرەتێک بێنێ بە پێی حەجمی ئیشەکەی خۆی، ئەچێ فعلەن ئافرەتێک هەڵەبژێرێ، ناچێ ئافرەتێکی لاو هەڵبژێرێ، ئافرەتێک هەڵەبژێرێ کارەکانی ئەم، فکرەکانی ئەم، یاساکانی ئەم لە ژیانی خۆیە ببا بەڕێ. سێهەم دانە ئەو دووهەم دانە، یەکەم دانە لە پێناوی مناڵە، دووهەم لە پێناوی ماڵ و مەنزڵە. سێهەم دانە ڕەحمەتی خوا لە ماوەردی بێ ئەفەرمێ تەنها ئافرەت بخوازێت لە پێناوی چێ؟ لە پێناوی ئیستیمتاع و لەزەت وەرگرتنە و هیچی تر، هیچ هەدەفێکی نەبێ. نە هەدەفی تەدبیری ماڵ و تەنزیمی ماڵ بێ، نە هەدەفیشی مەسئلەی مناڵ و ئەوانە بێ، تەنها مەسئلەی ئیستیمتاع. ئەفەرمێ وهي أذم الأحوال الثلاث، أما لهرسي حالتك خراب تلا وأوهنها المروءة، زور مروءة إنسان بي أشكي. أفرمي لمسألة أسأقري ودي قطان دابي هدف بياوي كرد زور بكم لجن دوهما ناجح أبي أبوه كاركي شيء هميشه مقصود استمتاع هيشي ترمي، نا مقصودي مناله نا تدبيري منزلة، وهي دائما ناجح نابي. بۆ چونکە ئەفەرمی ئیستیمتاع و تەنها مەسئلەی جنسی لاوازترین شتە کە زوو ئەو دوو کەسە لە یەکتێر ئەبن و ئیتتاو نفرەت لە نێوانیان دروستە بێ، ئەو مەحەبەت و خۆشەویستی و ئەو ڕەحمەتەی کە خوا ئێرادەی هەیە لە پرۆسەی نیکاحە نایەتە دی. حارثی کوڕی نەزر ئەفەرمێ شەڕ النکاح نکاح الغلمة، خراپترین جۆری نیکاح ئەو نیکاحە تەنها لە پێناوی ئارەزومەندیە ئەهێنرێ. ئەمە خۆ لە ڕووی شەرعیەوە دروستە، یعنی کابرا لە پێناو مەسەلەن ئیستیمتاعی خۆیە ئافرەتێ بخوازێ، بەڵام ئەخطر الأحوال بالمنكوحة لەبەرەوەی زۆرینەی کات زوڵمی تیایە بەو ئافرەتە، دواتر تێر ئەبێت لەو ئافرەتە، تاقەتی نامێنێ، ئەبێتە مەشاکل، جیا ئەبێتەوە لێی. بۆیە خراپترین جۆری نیکاح ئەم جۆرە نیکاحەیە کە غەرەزی پیاوەکە تەنها چێژوەرگرتن و لەسەد وەرگرتن و ئەهدافی تری نەبێ، ئەهدافی گەورەتر. زۆرێک لەو نیکاحانەی کە با بڵێن نیکاحەکانن کە بەنهێنی ئەنجام ئەدرێن، ئیتر لە هەر وڵاتێکە جۆرێک ناوی لێ ئەنرێ، هەر لە وڵاتێکە بە شێوازێک مامەڵەی لەگەڵا ئەکرێ،
هەموو ئەو جۆرە نیکاحانە ئەچنە بابی ئەم قاڵبوو چکە تەنها مەسەلەتیە ئیستیمتاع و حەچیتر پەیوەندی تایە لە نێوان ئەو ژن و مێردە ئولفەتێکی بەقووت نییە، زۆر لاوازە، جنسە. ئێمە دوو کەلیمە ئەبێ لە یەکتر جیاکەینەوە. ئایا خۆشەویستی و جنس دوو بابەت یەک شتن؟ ڕاستە هەموو خۆشەویستێک جنسی لەگەڵایە، بەڵام هەموو جنسی خۆشەویستی لەگەڵا نییە. زۆر کات ئینسان جنسی هەیە بۆ شتێک، بەڵام مەحەبەتیشی نییە لەگەڵ قەزێکە. ئەوە ئارەزووە جوڵاوە، بەشە شەیطانەکەی ئینسانە جوڵ، بەشە حیوانەکەی ئینسانە جوڵاوە. بۆیە لەم بابەتی نیکاحا ئەبێ زۆر بە وریایی مامەڵە چی بکرێ لەگەڵ مەسائلی شەهوەتە، مەحەبەت لە پێش شەهوەتەوەی. ئەم بابەتی خاڵی سێهەمە زۆر کات ئافرەتیش تێیە تووشی هەڵە ئەبێ. ئەو کەسێک کە هەڵی ئەبژێری بۆ هاوسەرگیری ژیانی خۆت کێ؟ ئایا کەسێکە کە تۆ تەسەوور ئەەکەی لە ڕووی شەهوەتەوە سوودی لێوەرەگری یا لە ڕووی مەحەبەتەوە سوودی لێوەرەگری؟ ئەگەر لە ڕووی شەهوەتەوە بێ ڕەحمەتی خوا لە ماوەردی بێ، ئەڵێ لأن الشهوات غايات متناهية، هەموو شەهواتەکان کۆمەڵی غایەت و مەبەستن کۆتا ئەبن، ساڵێ دوان مانگێ دوان کۆتا ئەبێ تەواو ئەبێ. دوای ئەوە هیچ شتێک نییە معائلە بەیەکەوە گرێباتەوە، زۆرینەی کات مەشاکیل و شەڕ و شۆڕ و گرفتەکان دەست بێک. ئەغرازی پیاوان لەم سێشتا کۆ ئەبێت لە مەسئلەی وەچە خستنەوە مناڵە کە ئەسالیب و تەرتیباتی خۆی هەیە، ئەبێ بزانێت چه ئافرەتی هەڵەبژێرێ لە تەدبیر و ڕەخستنی ماڵە، ئەویش عینەن پێویست ئەکا بزانێت چۆن چه ئافرەتی هەڵەبژێرێ. مەسائلی ئیستیمتاعیش عینەن کە بابەتێکی حەڵاڵە، بەڵام زۆر کات لە مروئەتی پیاوەکان ئەدا ئەیان خات. بۆیە زۆر کات ئافرەتی کورد زۆر خۆی مانووەکە لە حەدی خۆی تەجاوز بۆی ئەم دوو لایەنە پڕکاتەوە، لایەن یەکەم و دووەم بۆ پیاوەکەی، هەم مەسەلەی مناڵ پڕکاتەوە، هەم تەدبیری مەنزیل پڕکاتەوە. بەڵام زۆر کات لە مەسەلەی ئیستیمتاع پیاوەکەی خۆی فەرامۆشەکە کە ئەبێ ئەوەشی بۆ پڕکاتەوە. هەر سێ لایەنەکە زۆر گرنگە ئافرەت پڕیکاتەوە بۆ پیاوی خۆی. بەنسبەت ئافرەتانەوە ئایا کە بابەتێکی زەواج بۆیان یێتە پێشەوە، تەمان ئافرەت منکوحەیە، داواکراوە، خواستراوە، کە پرۆسەیەک بۆ یێتە پێشەوە سەیری چی ئەکا لە بەرامبەرەکە. طبعا چی ئافرەتی کورد هەیە بڵێ ڕێکا کە پیاوەکە ئەتەوێت چی بێ، ئەڵێ وەڵا هەر ڕەزیل نەبێ و دڵی پیس نەبێ و تاو، هەدەم دوو کەلیمە هەیە لە کوردایە تر شتی تر نیە. تەسەوور کە عینەن ئافرەتیش کۆمەڵێ ئەغرازی زۆر تایبەتی خۆی هەیە. ئەبێ بزانێت کێ هەڵ ئەبژێرێ بۆ باوکی مناڵەکانی، کێ هەڵ ئەبژێرێ بۆ کۆڵەکەی پشتی، کێ هەڵ ئەبژێرێ بۆ ئولفەتی ژیانی. کۆمەڵە صفات هەیە زۆر گرنگە لە پیاوانە کە تەواجودیان هەبێ. سەخاوەت زۆر گرنگە، ئەوە لای هەموو کەسێ مەشهورە کە ئەگەر بێت و ئافرەت دەست پێوە بگرێ عیبە نییە سەخاوەتی نەبێ، بەڵام پیاو سەخاوەتی نەبێ زۆر نامەردی دەرەکەوێت. بۆیە خاڵی یەکەم بریتێ لە سەخاوەت، دووەم بریتێ لە شەجاعەت، ئازایەتی و شەجاعەت کە بابەتێکی زۆر گرنگە لە پیاوە. ئەگەر پیاوەکەت غیرەی هەبوو تووڕە بوو لەسەر مەسئلەیەک قەت مەبە، ئەوە هێزی پیاوەکەت. بۆیە کە تۆ ئەگەڕێی بەدوای ئەوە قەت مەڵێ بە پیاوەکە دڵپیس نەبێت و چی ئەوانە، ڕاستە دڵپیسی خۆی بۆ خۆی دەردە، بەڵام نەبوونی شەجاعەتی زۆر خەتەرە. هەر پیاوێک هەتا شەجاعتر بێ ماڵەکەی پارێزراوترێ، کۆی پرۆسەی زەواجەکەی جوانتر دەرئەکەوێت، مناڵەکانی پەروەردەیان بەهێزتر ئەبێت. بۆیە هەم صفاتی سەخاوت هەم صفاتی شەجاعەت دوو صفەتی زۆر گەورن کە لە پیاوە ئەبێت تەواجودی هەبێت تۆ بێ سەیریکەی ئایا ئەم پیاوە شەجاعەت و سەخاوەتی هەیە یان نە. ئەم دوو خاڵە زۆر سەرەکی و ئەساسین لە پرۆسەی دروستکردنی ماڵە. سێهەم صفەت لە پیاوە طبعا کە ئەڵەم شەجاعەت تەسەوورکەن مەسئلەی میوانداری پیا و سەردانی خزم و کەس زۆر شت هەیە لە حەیاتی پیاوە ڕەبتی بە شەجاعەتەوە هەیە. زۆر صفاتیش هەیە صفاتی خراپ لە پیاوە ڕەبتی بە جەبانیەت و ترسنۆکیەوە هەیە کە ئەڵێن شەجاعەت بریتێ لە تەهەوور ئینسانەکە بڵێ وەڵا ئازایە و چی نا ئەوان نییە مەسەلەی. شەجاعەت صفەتێکی متەزینە لە پیاوە، هەرچی خەسڵەتی باشی پیاوە هەیە کۆ ئەبێتەوە. تەسەوورکەن ئەگەر کەسێ ئازانە بێ بە حەیاتی کەریم دروست ناتوانێت چوار میوان بەرێتەوە ماڵی خۆی. پیاوەتی پیاوەکە ئازایەتی پیاوەکە ئەم حاڵەتە دروست دەکات. بۆیە زۆر ضرورە مەسئلەی شەجاعەت و مەسئلەی سەخاوەتی پیا و زۆر بە وریایی مامەڵی لەگەڵا کرێ. صفاتێک لە پەنای ئەم سێ صفەتە هەیە کە
لە پیاوە زۆر ضرورە ئەویش ئیتیزانی عقلی پیاوە ئەبێ ئەم ئافرەتە دائیمە هەڵبژاردەی ئەمە بکات ئەم پیاوە چەندێ دووربینە بۆچی زەواج ئەکات پرسیار کە هەدەفی تۆ لە زەواجات چییە بۆچی ژنێنی ئەدەوێت چی بکەی ئایندە ئەتەوێت چۆن بی ئەو خاڵە زۆر گرنگە ئافرەت بە وریایی مامەڵێکە پیاوی وا هەیە بەرقاچی خۆی نابینێ ئیتر نازانێت پرۆسەی زەواج هەر چییە تێناگەن بەڵام پیاوی واشێ عەقڵێکی زۆر دووربینی هەیە ئەو لەحزەی کە ئافرەتێک ئەخوازێ بیری لەو کاتەیە کە خۆشی ئەوردەکان دوو پیرن بیری لە ئەولادەکانێتی بیری لە وەچەکانێتی وەچەی وەچەکانێتی دائما ئەو پیاوانەی کە ئیتیزانێکی عەقڵیان هەیە زۆر زۆر گرنگترە بۆیە لە نێوان ئافرەت و پیاوە هاوتەمەن نەبن باش چونکە لە هاوتەمەنە ئیتیزانی عەقڵی دەرناکەوێت دائما پیاو گەورەتر بێ باشترە ئێمە زۆر کە لە کوردەواری خۆمانە ئەڵێن ئەگەر پیاو زۆر گەورە بێت مثلا غەڵەتە نابێت بەعکسەوە ئیتیزانی عەقڵی پیاو حتا گەورەتر بێ باشترە بۆ ماڵێک یەکە لە صفاتە باشەکان ئەگەر بێت و گەورەی عمری پیاوەکە وای کردبێ ئیتیزانی عەقلی بۆ دروستکە فکری ڕێک بێ بیرکردنەوەی تەندروست بێ ئەو کاتە ئەو پیاوە باشترە لە گەنجێکەوە ئیتیزانی عەقلی لەبێ و نازانێت چی بکە و ژیان چۆن بەرێ بەڕێوە لەگەڵ ئەوانەوە ئافرەتە ئیسراحەتەکە لەگەڵ ئەوانە ئیسراحەت ناکە لەگەڵ ئەوانە گرفتەکانی حەل ئەبێ با عمری سوی زۆر گەورەتر بێت لەگەڵ ئەمەیانە گرفتەکانی حەل نابێت بە هیچ جۆرێک و بە هیچ شێواز بۆیە ئافرەتیش بە هەمان شێواز پێویستی بەوەیە فکری پیاوەکە بخوێنێتەوە ئایا بۆ کام لەم سێمە بەستە ئافرەتێک عمری هەیە پیاوێک هەیە دەڵێ وەڵام من ئەمەوێ مناڵم بێت و تۆ ئەخوازم نابێ شووی پێ بکە ئەبێ هەدەفەکەی بدۆزێتەوە چونکە گە شووی پێکرد شووەکە ئیلا نەجاحەتی نەهێناوە تەنها لە مجرڕەدی ئیستیمتاع شتێکی کاتیە کۆتایی پێ یان لەوە ئەچێ بۆ تەدبیری منزل و ئەمانە بێ ئافرەتێک گەنجە فریای ئەوە ناکەوێت ئەم هەموو میوان و کاروبارە بەرێ بەڕێوە نەجاحەت نایەنێت لە زەواجەکە بۆیە ئەبێ فکری پیاوەکە بخوێنیتەوە بزانی بۆ کام یەک لەم سێ پرۆسە ژنێنێ اینجا تۆ بڕیار ئەدەی کە هەنگاو لەگەڵیا بنێ وە پیاوەکەش ئەبێ خۆی جوان یەکلا کردبێتەوە کە لە کام پرۆسەیە هەنگاو ئەنێ هەتاوەکو بتوانێت کێشە و گرفتەکانی خۆی چارەسەر کا و کارەکانی ڕەک پێک ئێمە ئەمانەیە ژیانمان ساز بوو ژیانمان ساز نابێ بەوەی کە ئەبێ مرۆڤێکی ساز بین مرۆڤێکی ساز نابین هەتاوەکو دینێکی سازمان نەبێت تاوەکو لە ناو نەسەب و ئولفەتی ناو نەسەبمان ساز نەبێت هەتاوەکو ئولفەتێکی بەقووەت لە مەسەلەی ماڵ و عائیلە و با بڵێن خێزانمانە دروست نەبێت بۆیە هەموو ئەمانە بابەتانێکن کە ژیانی ئێمە ساز ئەکەن ئەمان کەنە مرۆڤێکی ساز و دواتریش ئەم مرۆڤە سازانە کۆمەڵگایەکی ساز دروستەکەن دواتریش دەوڵەتداری و ژیانێکی شاهانە لەناو دەوڵەتە دروست ئەبێت خوای گیان ئێمە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەمە الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببوورە یا رب العالمین خوای گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کرد گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کرد گوناهێ نەمانزانیوە کردومانە عەفومان کرد گوناهێ زانیومانە مصر بوون لەسەرکردنی عەفومان کرد یا ئیلاهی بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە لێخۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە بەرەکەت بەسەر عومرمانە ببارێنە بەرەکەت بەسەر ماڵمانە ببارێنە بەرەکەت بەسەر مناڵمانە ببارێنە بەرەکەت بەسەر ژیانمانە ببارێنە بەرەکەت بەسەر تاعاتمانە ببارێنە یا ئیلاهی هەرێکێک لە ئێمە کۆمەڵە گرفتی هەیە هەموو گرفتەکانمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە ئەومان بێحاڵە بێماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی بێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان کەم ڕزق حەڵاڵی زیادکە یا ئیلاهی ئەومان نەخۆشە شفێ بۆ بنێرە ئەومان دڵی نائارامە دڵی ئارامکە یا ئیلاهی ئەومان کێشە لە ماڵەکەیەتی کێشە لە ماڵەکەیان مەهێڵە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان ئەومان ڕزقی سوارە یا ئیلاهی ڕزقی حەڵاڵی زیادکە قەرزارەکان قەرزی سەرشان ماسووکە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە کەڕەم و گەورەی خۆت سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک ناومان لە خزمەتیا بێنە باسمان کە لە خزمەتیای ئەکرەمە الئەکرەمین اشتیاقی دڵی ئێمە و خۆشەویستی دڵی ئێمە پێ بگەینە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت
إيمان من سلامتك يا رب العالمين. إيماني خومان ومال ومنال وأولاد وچو دايك وبوكمان خوشك برامان خوشوستان من موصل قتابي من بارز روك يا رب العالمين. هو أو كسي قد سبارد لدسيتو يا زاينا به وإيماني خوما سباردي توكر يا رب العالمين. هو أو كسي سبارد لأيتو زاينا به وإيماني أمتي بيغمبر ما صلى الله عليه وسلم سباردي توكر يا أكرم الأكرمين. خوای داوال لي أكن بناوي جوانت وصفتي برز باسم عظمت بكرمي خوت أم دعانا من لي قبولك إلهي لمن راضي ورضا من دي خود بسر من أبو بارنا تو قوري خود خوای لم دنيا در من مك بإيمان ولا بي لم دنيا در من مك بشيطان ولا بي خوای جان ذليل سرجة من مك محتاج دسنا مرد من مك يا رب العالمين ذليل دسي ظالمان من مك يا أكرم الأكرمين جوزاونا وجناه كان من مك يا أكرم الأكرمين. خوای جان شفا بو هرچی درد ما نبینره دردی مادی و معنوی شفا من بده او نخوشیانی پیمان زانی و لجستمان و پیمان نزانی و شفا من بده او نخوشیانی للروح مانا هي پیمان زانی و پیمان نزانی و شفا من بده او نخوشیانی لنفسی بدکار مانا هي پیمان زانی و پیمان نزانی و شفا من ببنيره يا رب العالمين. شفا كان هم ولايته يا أكرم الأكرمين شفا ورحمته كرأ بزي خود بسلمان ببارنا. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خير لقناهي من الشيء وجمهوري وخلما قبولك.